سڵاو ئەم کاتتان باش لەوانەیە پدیفێکتان هەبوو بێت کە لە کاتی کۆپیکردنی داخەکەیدا شتی هەڵیزوبەڵیتان بینی بێت. لەم ڤیددیۆدا شێوازی چاکردنەوەی ئەو کێشەیەتان پێنیشان دەدەم. ئەو شتێکە شێواوە بەشی یونیکۆد مەپینگە لە فایلی پدیفەکەدا، چونکە پدیفەکان بە بەرنامی جۆربەجۆر و بە فۆنتی جۆربەجۆر دروست دەکرێن. لە ڕاستیدا هیچ بەرنمەیەک نییە کە بتوانێت بە ئۆتۆماتیک هەموو پدیفێک چاک بکاتەوە، بەڵام چارەسەری 100% ئەوەیە کە خۆمان بەدەستی ئەو یونیکۆد مەپینگە چاک بکەینەوە. بۆ ئەم مەبەستە من بەرنامەی ئەکسس پدیف کویک فیکسم دۆزیوەتەوە. فایلەکەی پێدەکەینەوە و دەچین بۆ بەشی فۆنت ئەدیت یونیکۆد مەپینگ. لێرەدا ناوی فۆنتە بەکارهێنراوەکان و هێماکان یان گلیفەکانی ئەو فۆنتانە دەبینین و دەشبینین کە هەر هێمایەک نیشاندەری کام کارکتەری یونیکۆدە. بۆ تەواوی فۆنتەکان یەکە یونیکۆدی هەموو هێماکان چێک دەکەین و هەر کامیان هەڵە بوون بە کیبۆردی ئستانداردی یونیکۆد تایپیان دەکەینەوە. من ئەم فایلەم تقریبان لە دوای 10 دقە چاک کردەوە. ئێستا هەروە کە دەبینن تەواوی هێماکان یونیکۆدی خۆیان نیشان دەدەن. چەند تێبینی: یەک، سەرەتا سەرنجی فۆنتەکان بدەن کە بزانن هیچ زمانێکە. ئەگەر دڵنیان کە هی عەرەبی یا فارسیە بە کیبۆردی ئەو زمانانە تایپی بکەنەوە کە بۆ هەندێک کارکتەر وەکو یە دواتر کێشە ڕوو نەدات و لە فۆنتە کوردیەکانیشدا ئەو هێ لە جێ یەکدا نەنرێن. دوو، لە فۆنتە کوردی و فارسی و عەرەبیەکاندا کەوانەکان بە عەکس تایپ بکرێنەوە. سێ، کارکتەری کێشانەوە کە بە فارسی کەشیدە و بە عەرەبی تەتویلی پێڵێن لەگەڵ کارکتەری هێڵدا هەڵە نەکرێت. چوار، هێما دوانیەکان بە دوو کارکتەرەکان تایپ بکرێنەوە و یونیکۆدەکانیش حاڵەتی جودا بن نەک لکاو. مەبەست ئەوەیە کە ئەو یونیکۆدانەی کە بە ئێفەوە دەست پێ دەکەن بەکار نەهێنرێن. کە تەواو بوو فایلەکە سێڤ بکەن. ئێستا دەبینین کە کێشەکە چارەسەر بووە و دەقەکەی بە دروستی کۆپی دەبێت. بەڵام بۆ هەندێک پدیفی گەورە دەبینین کە فۆنتەکان دووبارە بوونەتەوە و چاکردنەوەیان زۆر کاتگر دەبێت. چارەسەر بەرنامەی PDF Exchange ئەدیتۆرە. فایلەکەی پێ بکەنەوە و لە فایل Save as Optimizedدا بەشی فۆنت و حاڵەتی Merge Font Subsets چالاک بکەنەوە، دوگمەی OK لێ بدەن و فایلەکە سێڤ بکەن. ئێستا ئەگەر بە بەرنامەی ئەکسس PDF بیکەینەوە دەبینین کە دووپاتکراوەکان نەماون و کارەکە ئاسانتر بووەتەوە. ماندوو نەبن. ئەگەر ئێوەش چارەسەرێکی دیکە یان بەرنامەیەکی باشتر شک دەبەن بە کۆمنت ئاگادارمان بکەنەوە. سپاس، سەرکەوتوو بن.